بله تماشاوان نجام بنیرن سدم چیه کو مسیحیین دشتان نینوا نکارن وگرن جیهوارن خو او هولن کجبوی گوهرتنا دموگرافیا و دفریتین داین چنه میوانه کی من الاستودیوی هیج بوی برسوا وان پرسان بده برئیس خالد البیری برای و برای گشتی کاروبار مسیحیان یک کریستیانان تو بخیراتی زور سپاس ممنون استخوازم هم جو آماران دست پی بکن یعنی مسیحیین کوجی واری خود در کتنه حتی نها چندن تو آمار هن البردستی و براستی وکو آمار اما استعمار کن لگوران کاریه لبروی که هندک خلق گراوتوا بناوچکان هندك نقراونته تاكو امرو او كبدس مامو كحقيقي ايش ما نسركر نزيكي 135 هزار مسيحي لموصل دشتين هنا وربون هاتن برو كردستان وهندك كان شون برو بغا ومجموعيه زور كم شون بو بصره اوان نشتجبون تا 3 ساڵی پێش و ئازادکردنی ناوچەکانیان و گەڕانەوەیان پاشەوەی دوای کە تەحریر کە ناوچەکان ئازاد کران گەڕانەوە بۆ ئەوێ ئەوەی کە گەڕاوەتەوە بۆ نمونە بێ قەرەقۆشەوە بنزیکەی 7000 خێزان گەڕاوەتەوە بە ناوچەکە ئەوەی کە ئەڵێن 7000 خێزان گەڕاوەتەوە بەنە ئێمە توانین بەشێکین بۆ دوو بەشێک کە لەلایەن پێشمەرگە و ئازاد کرا و بەشی دووهم دەشینەوە کە لەلایەن جێشی عێراقی و حاجی شعبی ئازاد کرابوو ئەوەی کە لەلایەن پێشمەرگە ئازاد کرد زۆربیان گەڕاونەتەوە ینی زۆر خەڵقێکی زۆر گەڕاتەوە ئەلاوی کە التیزام ارتباطێکی ئیشی لەبەر ئیش و مەساڵحی کاری خۆی ما بێتەوە لە کوردستانە ئەگینا هاتوچۆ هەیە لە بین دووە ئەو ناوچەیە لەگەڵ منتەقەکانیان ئەو ناوچەکەی دیکەی کە دەشتی ئەو بەشەی کە جێشی عێراقی حاجی شعبی لەوێت تۆزێ مەشاکل هەیە مەشاکلی برا شەبەکانمان هەیە کە ئمڕۆ وای کردووە کە ئەو خەڵقە نەگەڕێتەوە ترسێکی خۆ دڵیان نەبەروی کە ئەوان حاجی شعبی بەکارێن وەکو ئامارێک بۆ ترساندنی خەڵقەکە و دەسەڵات گرتن بەسەر ناوچەکانە ئەو ناوچەیە ئمڕۆ بم پێکاری هەنە و هاتبن تۆمارکردن حەشتا شعبی بتایبەت لە هەمبەری مثلا بێژین کێمینەیەن ئۆلی لە هەمبەری پێکهاتەیەن ئۆلی کردبن بەڵێ چەندین کەیس هەیە لە ناو دادگایە لە ناو لەوێ لە قەرەقۆش کراوە لەسەر تعداکردن لەسەر هەندێک ئافرەت لە ناوچەکە دووش داگیرکردنی هەندێک مڵک و ماڵی خەڵق لە بەرتەڵا ئەمانە هەمووی ترسی خودە دڵی خەڵقەوە خاڵێکی تریشی زۆر خاڵێکی سەرەکی هەیە ئمڕۆ دوای ئازادکردنی و ناوچەیە و گەڕانەوەی زانکۆی حەمدانیە بۆ ئەوێ هێنانی قوتابیان لە منطقەی وەسەط و جنوبی عێراق بۆ ناوچەکە ئەوانش ئمڕۆ هاتوون بوونەتە ئەیانێ ڕێی خۆیان فەرزکەن بۆ وەرگرتنی هەندێک دەستکەوتی ئیداری بۆ ناوچەکە ئەمە بەڕاستی کەنیسەی دڵنیگەران کردووە خەڵقی دڵنیگەران کردووە تاکو ئمڕۆ دوێنێش ئاماژەمان پێکرد لە کۆبوونەوە تاکو ئێستا ئاوارەکان هەندێک هەیە کەمپەکانیان ژوورەکانیان یاخود کەرەڤانەکانیان تەسلیم نەکردوێتەوە بۆ لەبەرەوەی کە تاکو ئمڕۆ دڵتەمین نین ناوچەکە چیلێت و چیلی نایەت ئمڕۆ لەگەڵ جەنابی مەتڵان قسەم کرد وەلو لە دەرەوەی وڵات بوو هەندێک معلوماتی تازەشمان لەسەر وەرگرتن تاکو ئمڕۆ کێشەیەکی سەرەکی بەهۆی ئەم باران و لافاوانی کە ڕوویەوە لە ناوچەکە ڕێگاوبانیان هەمی بەریان بووە حرەکەتێکی زۆر ناخۆشە لە ناوچەکە مەجارێکەتێک درا پێش داعش تاکو مەچاک نەکراوەتەوە ئەمانە هەموو بۆتە هۆی بڵاوبوونی نەخۆشی بڵاوبوونەوەی کێشە بە ئاسانی هاتوچۆ ناکرێن لەو ناوچەیە ئەمان هەموو وای لە خەڵق کردو نیگەران بێت ئمڕۆ خەڵقێک هەیە گەڕاوەتەوە هیوەندیە نوە لەگەڵ حکوومەتە عێراقی هەنە دەوێ دەربارەیدا مثلا خزمەت گوزاریە زێدەتر بکەن وان هێزێن بیانی وەکە حەشتا شعبی و ئەوێندن جوان دەڤەران vekşînin we tu axaftin kiriye li gel wan? Êma ku xeman ku beraberiyatî giştî hiç mertebatek maniye be hikûmetî merkezî yaxud be legal hacî şe'bî yaxud hiç cihetek kenîse xwe ew peywendiyeke mangiyek sertay mangiyek kobûnekî ruasayê tawaifa bu serekî taîfekan legal Barês Heyder Ebadî beraşkawana Cenab-ı Metrani Qodîmos Dawud Metî Şeref beraşkawana hemû girêw gazendekanî xise berdem serokê hikûmet çi li nahiyê tendurustî yaxud li xedemat emanî hemû xiste ber rûy آخر گلەیشەوە بوو کە ئمڕۆ دەستێک هەیە بە گۆڕینی دیمۆغرافی ناوچەکە بەهێنانینە لورجی گرنە ji derve بەڵێ ئەو خەڵقانەی کە بەڕەگەز خۆیان شەبەکن شیعی شەبەکن شبكي الشيعة شلون لازم خوان شلون لاوئنين چونکە ارتباطیان کرد بە هەندێک میلیشیاتی حەجی شعبیەوە ئەمە بەڕاستی هەم تأثيري كده تسرسم أي حاجة شعبية خوي شون كلا بري تعدى كأكل المسيحي كان أكله لأنه شيء برت الله كشيء جورش هيك إمر حكومة عراقي زور أقداري موضوعية دروس كدني دو بروجي نشتاجه لبرت الله
پێویست ناکات تۆ ئێمڕۆ دوو پرۆژەی گەورە پارەی بۆ تەرخان بکرێت یا ئیسیسماری بە یاخود ئیسیسماری نەبێت ئەم پرۆژە گەورانە تۆ نیشتەجێم بۆ کێیەکەیت تاکو ئێستا و خەڵقی نەگەڕاوەتەوە بە تاوەتی بەشێکیان لە کاولێرن بەشێکیان لە دهۆکن بەشێکیان لە سێمانین بۆ نەگەڕاونەوە لەبەرەوەی کە خزمەت گوزاری نییە لەبەرەوەی کە ئاو کارەبا ئەمانەی کە بنێ تەحتی نین لەوێ بە خەڵک بگەڕێتەوە ئەمڕۆ ئەگەر هەدەف نەبێت بۆ ئەو شتە ئەو دوو پرۆژێ بۆچی دووسەکرێت بەپی ئەوەی ئاگامان لێتی خندێک کەسانی عرب هاتوون خەڵقی عربیان هێناوە بۆ ناوچەکە تەنانەت حتى هەویە سەوزەکان بە دروستکردون کە پێڵەن گرین کارتی پێڵەن ئەوان لە ناوچەکە ئەوەشیان بۆ کراوەکەوە خەڵقی ناوچەکەن ئەمە ئێمە بەسەراحەت پێ دەڵم ئەمە دەستێکی تایە دەستێکی ئیقلیمی هەیە لە مۆزوعەکە بۆی ئەو ناوچێ لەژێر دەستیان بمێنێتەوە لەژێر کۆنتڕۆلیان بێتەوە ئیتر بە گۆڕینی دیموغرافیە بێت یاخود بە بەکارهێنانی چەک بێت یاخود بەهێز بێت. بله گلکی سپاس برئیس خالد البیری برای و برای گشتی کاروبارین مسیحیان میوانی مبو زور سپاس.